یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی پاراستنی کەسایەتی مسلمان و پارسەنگ ڕاگرتنی بەهێزی دینداری بریتی بوو لە شەو نوێژیان. ئەم یاوەرە عەزیزانەی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کە ئەیان بینی پێغەمبەری خوا، پێغەمبەری معسووم، خۆشەویستی خوا، ئەم مرۆڤە دڵپاکە، ئەم مرۆڤە سەرڕاستە، ئەم مرۆڤە صادق الئەمینەی پێش پێغەمبەرێتی، ئەم نمونەی پێغەمبەرێتی و پێشەوایەتیەی دوای پێغەمبەرێتی چیە وای لێ کردووە کە دائیمەن ئەم شەو نوێژانەی بەردەوام بێ هەتاکو نزیکی سەحەر. هەروکو لە حەدیثی صحیحی ئیمامی ئەحمەدا هاتووە ڕەحمەتی خوای لێبێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندەی شەو نوێژ کردبوو کە قاچی پیرۆزی قڵشا بوون خوێنیان لێ ئەتکە. وەختێک عائیشە ڕەزای خوای لێبێ لێی پرسیوتی ئەی پێغەمبەری خوا ئەم هەموو ماندووبوون ئەم هەموو عەزەتدانە بۆچی کە لە کاتێکا خوای پەروەردگار لە گوناهی بەر و دوات خۆش بووە؟ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمووی ئەفەلا ئەکوونە عەبدەن شەکوورا، ئەی مەگەر نابێ ببم بە عەبدێکی شوکرانە بژێری خوای پەروەردگار؟ یعنی چۆن سەیدنا نوح سەلامی خوای لێبێ کە خوای گەورە وەسفی کردووە ئەفەرمێ ئینەهو کانە عەبدەن شەکوورا، ئەی من چۆن نەچمە ریزی سەیدنا نوح منیش نەبم بە عەبدێکی شەکوور بۆ خوای پەروەردگار و شوکرانە بژێریەکەن ئەوەندە نەکەم. زۆرینەی ئەو کەسانەی کە حەدیسی پێغەمبەریان لێکداوەتەوە عەلەیهی سەڵات وەسەلام هەروایان فەرمووە کە شەو نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو لەسەر سێی شەوی خایاندووە، لە یەک لەسەر سێی شەوانە ئەخەوت، چونکە خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیوهە المزەممل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. ئەمە هەموو ئەو کاتانەیەتی کە بۆ شەو نوێژ، بۆ خواناسی، بۆ خواپەرستی، بۆ پاڕانەوە لە خوای گەورە، بۆ قورئان خوێندن تەرخانی کردبوو. ئەنجا ئەو سەحابیە بەڕێزانەش ئیقتیدایان بەم پێشەوە عەزیزەی خۆیان کردبوو، بۆیە ئەوانیش هەموو خاوەنی ئەو شەو نوێژە زۆرە بوون، بۆیە ئەوانیش گەیاندیانەوە بە تابعین، تابعینیش جیلێکی تر پەروەردە بوو لە ژمارەیە دووقاتی ئەوان، بەڵام لە چۆنیەتیان نیوەی ئەوان. ئەوانیش گەیاندیانەوە بە تابعی تابعین چوار ئەوەندەی سەحابیەکان، بەڵام بە ڕوبعی ئەوان پیاوچاکی ئاوا وردە وردە هاتە خوارەوە نەوە بەنەوە. بۆیە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام مەدحی نەوەی خۆی و نەوەی دوای ئەوان و نەوەی دواتری ئەوانی کردو. خەیر القورون قەرنی ثم الذین یەلونەهم ثم الذین یەلونەهم. باشترین سەدە، باشترین چەرخی زەمانی منە، پاشانەوانی دوای ئێمە، پاشانەوانی تر کە بە دوایانە دێن. بۆیە لە دوای 200 قسووری هیجری، لە 204 لە 210 هیجریەوە ئیتر قەرنی سێهەمیش کۆتایی پێهات. ئەو هەموو پیاو چاکانە لە ماوەی ئەو 200 ساڵەیە ئەبینی ئەم ئیسلامەوە گۆشی کردبوون کە نمونەی مرۆڤایەتین هەتا ڕۆژی قیامەت. لەبەرەوەی گوێیان لێیە کە خوای پەروەردگار تا قیامەتە فەرمێ ئەمەن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. ئەو کەسەی کە شەو ملکەچە و گوێڕایەڵە و لەخوا ترسە و لە کڕنوشایە یان بە پێوە ڕاوەستاوە و چەماوەتەوە بۆ خوای پەروەردگار و شەو نوێژەکا و مەترسی دوار ڕۆژی هەیە، ئەو کەسەی کە ئومێدی بە ڕەحمەتی خوای پەروەردگارە، ئایا ئەم کەسە کە زانایە کە ئەزانێ ڕێی دۆزیوەتەوە کە لە ترسی ئاخرەتی خۆی ئاوا پابەندە بە دینەکەی خواوە، ئایا ئەشێ ئەم کەسە چوون یەک بێ، یەکسان بێ بە یەکێکی تر کە نەفامە و نەزانە؟
ئەمە ئەو کەسانە بیرەکەنەوە کە خاوەن عەقڵن خاوەن ژیرین پەی بەشتە بن و درکی شتەکانەکەن. خواناسی و خواپەرستی چێژێکی تایبەتی خۆیان هەیە بەڵام زۆر زەحمەتە بتوانی بە زمان وەسفی کەی بۆ هیچ کەسێک. ئەبێ خۆت ئەو کەسەوە پەروەردەکەی بگاتە ئەوەی کە خۆشەویستی خواپەرستی لە دڵ و دەرونیا ئەوەندە بەهێز ببێت چێژ و لەزەتی خۆی لێ بکات. زۆر زەحمەتە تۆ نوێژەکانت هەر وەکو فەرزێک جێبەجێ بکەیت و وەکو ئەوەی کە وەکو خۆشەویستیەکی خوای پەروەردگارە و چوویتە حوزوری ئەو لەگەڵی ئەدوێی بەو عیبارەتانە لەگەڵ ئامادەبوونی دڵی خۆت و دڵی زیندوی پڕ ئیمانی خۆتە. هەر ئەم دوو نوێژە هەردووچیان ئەدای فەرزەکەن بەڵام دیسان فەرقیان هەیە لەگەڵ شەونێژی کابرایەکی خواناس کە تک تک فرمێسکە تکێنێ لەبەر خاتری خوای پەروەردگار لە خۆشەویستی ئەو لە مەترسی هەڕەشەی ئەو. فەرقی هەیە لەگەڵ ئەو دڵە زیندووەی کە ئیستیجابەی لەگەڵ فەرمایشتی خوای پەروەردگارە هەیە. ئەمیشیان هەر نوێژە و ئەوانی کەش هەر نوێژ بوون. ئەو سەحابیە بەڕێزانەوە ئەو تابعینانە ئاوا کەوتبوونە شەو نوێژی خۆیانەوە.